وەختتان وەخێر ڕەمەزانتان مبارەک. ئەمڕۆ خۆراکی ئامادە کردیمە پاستا ئەلفرۆدۆ. بچی من وەردیەک بینی من چی ئامادە دوو. لێرە کەرە 15 گرام، سیرە 2 حەبەی، مرخ 200 گرام، قارچ 200 گرام و لیمو ترش 1 یا 2 دان. خامە بازم شیر 1 لیوان، پنیر پارمزان 2 قاشق، پاستا یا ماکارونی به اضافه نمک و آریوشن.